بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ئەم ڕۆژ ئەڵین بانێکی باشتان هەبێ و ڕۆژێکی باش دەست پێ بکەن بانی تۆش باش هەکار چۆنی باشی وەسعشتە زۆر باشە کەواتە وزەیەکی باشمان پێ بۆ پێشکەشکردنی بەرنامە بتوانین بابەتەکانی کە هەشمان و باش بگەین بۆ هیواین کە ئێوەش بینەر و بیسەری هەموو ئەو بڕگە و بابەتانە بن کە ئەمڕۆ ئێمە بۆمان ئامادەکردوون هەڵبەت بەیانی 24 خۆی لە چەندین بابەتی جۆرا و جۆر و تایبەت بە کۆمەڵاتی ئابووری و هوەری ئەدەبی هەر بابەتێکی مێژووی یاخود هەر کارە ساتێک کە ساڵانەش ڕۆیات بۆ یادکردنەوەی ئەم بابەتە بەیانی 24 لە بیری ناکات بۆی کە لایەنە باش و خراپەکانی دیاری بکەین و ئەو لایەنانەی کە هەمیشە کورد وەکو کەسانێک بەرپرسیارەتیان گرتوۆتە سەرشانی خۆیان جا ئەگەر لەسەر ئاستی تاکە کەسی بە یاخود کۆمەڵ یاخود لەسەر ئاستی حکومت بێ هەستی بە بەرپرسیارەتی کردو و دەستی هاوکاری بۆ هەر لایەنی و هەر کەسێک درێژ کردووە بۆیە ئەمڕۆ لە پرۆگرامەکەماندا تەوەری پرۆگرامەکە و چەند بابەتێکی دیکە تێکەڵ بەو کارەساتە گەورەیەکەین کە پار ئەم کاتە بوومە لەرزە سەختەکە دای لە باکووری کوردستان و تورکیاوە ڕۆژئاوای کوردستان و سووریاش بەداخەوەکە بووە هۆی قوربانی چەندین هزار هاوڵاتی لە ناو ماڵ و دار و پەردووی خانوەکانیان دابوونە قوربانی سڵاوتان لەبێ ئازیزان لە بەیانی 24 بێگومان ئەمڕۆ لەسەر چەند بابەتە قسە دەکەین یەکێک لەو بابەتانێک کە دەستپێکی پرۆگرامی بەیانی 24 دەمانەوێت باسی بکەین و بیری بێنینەوە ئەو کارە ساتێک کە هاژە باسی کرد ئەوەی کە ساڵێک لەمەوبەر بەسەر بوومە لەرزە جەرگ بڕەکە تێپەڕی بەتایبەت کە زۆرترین کاریگەری لەسەر باکووری کوردستان دروست کرد بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵیە جارێکی دیکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو برا دەستی بۆ پارچەیەکی دیکە بۆ برایانمان لە باکووری کوردستان درێژ کرد و هاوکارێکی زۆری ئەو خێزانە نەکرد کە زیانیان بەرکەوت لە هەمان کاتدا بەشێکی ڕۆژئاوەش کە لەم بوومە لەرزە زیانیان بەرکەوت بە تایبەت شاری عەفرین ئەمانش بە هەمان شێوەی شارەکانی باکووری کوردستان جەندرێسیش پێم وایە ئەمانە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە کۆمەک و هاوکاریان پێگەیاندرا بەڵێ هەکار هەروەکو یەکەم لایەنی هاوکاری بوو کە گەیشتە ڕۆژئاوای کوردستان بە تایبەت چونکە و ناوچەیە ناوچەیەک بوو دابڕابوو لە هاوکاریەکان کەس نەیەتوانی دەستی یارمەتیان بۆ درێژکا بەڵام دەستگای خێرخوازی بارزانی بارمەتی هەرێمی کوردستان توانی کە بگاتەوێ هەرچی زووترە چەندین پێداویستی و یارمەتی جۆرا و جۆر بگەێنێتە ئەو لە قەوماوانەی ئەوێ ئەمڕۆ لەسەرم بابەتە قساکەین و جگە لەوەش چەندین بابەتی دیکەمان هەیە با هەندێک لەو بابەتانە بەیەوە ئاشنا بکەین ساڵێک بەسەر بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان تێدەپەڕێت هونەری کاریکاتێر یەکێکە لە خێراترین ڕێگەکانی گەیاندنی بیری ڕەخنەیی لە چین ئاهەنگەکانی سەری ساڵی چینی دەستی پێکردووە شەقامەکان بە ئەژدیهای ڕەنگاوڕەنگ ڕازێنراونەتەوە وەکو سەرەتا ئاماژەمان پێدا ینی دەستپێکی بابەتەکانمان بیرهێنانەوەیە ئەگەرچی بیرهێنانەوەیەکی زۆر خۆش نییە بەڵام لە هەمان کاتدا دەرخەری ئەوەیە کە ئێمە دۆست و هاوکاری یەکترین هەموو کات کە ئەمڕۆ ساڵێک بەسەر بوومەلەرزەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستان تێپەڕ دەبێت لەم بوومەلەرزە خەڵکێکی زۆر زیانی بەرکەوت و دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و توانی هاوکاری کە بە ئاسانکاری حکوومەتی هەرێمی کوردستان توانی هاوکاری بگەنێت بە باکوور و ڕۆژئاوای کوردستان بەڵێ هەکار جا ئەوەی کە گرنگە لە ناو هەرێمی کوردستان لە ناو هەر کوردێکە ئەوەیە کە چونکە خۆی بەسەری هاتووە چونکە خۆمان خاوەن چەندین کارە ساتی سروشتی و دەستکردی هەر یەک لەوانە وەکو کارە ساتی گەورە بەسەر کووردا هاتوو بۆیە ئەو هەستە لای هەر کورد و کوردستانیەک دروستە بێ کاتێ لە شوێنێک کەسێک ئەبێتە یاخود قوربانی یان کارە ساتێکیان بەسەریە جا لە ناوچەیەکی دیکە بێ کوردستانیان بێ گوێدانە ئەوەی کە لە دین و لە نەتەوەی خۆیان بن لە هەر کەسێکی تر بن جا چجا ئەگەر کوردیش بن ئەوە دەستی هاوکاریان بۆ درێژەکەن بۆیە بابەیەکەوە بابەتێکمان هەیە بیبینین ئەم دیمەنانە کاریگەرترین دیمەنی ڕزگارکردنی ئەو کەسانە بوون لە ژێردار و بەردی باڵەخانەکان بوون.
تیمە بیانیەکان نەیانتوانی ئەو باوکو و کچە کووردە ڕزگار بکەن. هەستینەتەوەی و مرۆییەکە ورەیەکیدا بووە تیمی فریاگوزاری هەرێمی کوردستان کە دوای 12 کاتژمێر ئەم باوکو و کچە بە زیندۆیی ڕزگار بکەن. یەکەمین تیمی فریاکەوتن گەیشتە باکووری کوردستان. تیمی فریاگوزاری هەرێمی کوردستان 15 ڕۆژ لە باکووری کوردستان مانەوە دەست لە ناودەست کاریان دەکرد. زۆرترین هاوڵاتی باکوور و ڕۆژاوای کوردستان لەلایەن تیمی هەرێمی کوردستان ڕزگارکران و زۆرترین تەرمیشیان دەرهێنا. دڵسۆزی تیمی فریاگوزاری هەرێمی کوردستان تاکە هیوای لێقەوماوان بوو. ئەمە ژوورێکیدا بووە تیمەکان. و ئیکەمین تیمی ژمون کە تیمەکانی دەرەوە تاوان چووکە تیمی خوان کاریان دەکرد بەڵام تیمەکانی دەرەوە یەکەمین تیم بوون کە زۆرترین ڕێژەی جەنازەمان دەرهێنا. تیمی ما وەکو تیمی وەزارەتی ناوخۆ 25 کەس بوون و تیمی وەزارەتی تەندروستیش تاوان ئەوانیش تقریبا 7 کەس بوون. هەموو تیمەکانمان بە ئەفسەر و کارمەندانەوە زۆر بە وردی کارمان کرد. سوپاس بۆ خوا لە بەرەبەیانە توانیمان هەردووچیان بە زیندوی دەربهێنین و ئێستاش هەردووچیان باری تەندروستیان زۆر باشە. کارەساتەکە گەورە بوو تا دەهات قوربانیەکانیش زۆرتر دەبوون. لەسەر ڕاستپارەی سەرۆک بارزانی و سەرۆک وەزیران مەسرور بارزانی هەرێمی کوردستان یەکەم لایەن بوو هاوکاریەکانی گەیاند. دوای باکووری کوردستان تیمی فریاگوزاری هەرێمی کوردستان گەیشتە عەفرین. گەشتنی تیمەکە هیوای بۆ لێقەوماوان گەڕاندەوە. تیمەکانمان ئامادەون بۆ تا ئێستا 229,000 خێزان سوودیان لە هاوکاریەکان وەرگرتووە. هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ ڕۆژاوای کوردستان تا ئێستاش بەردەوامە. هەل لە سەڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی و ڕێزدار مەسرور بارزانی لە ڕۆژی 9 مانگ ئێمە گەیشتینە نێو سنوورەکانی عەفرین و ڕۆژاوای کوردستان. ئێمە هاوکاریەکانمان و شێوازی هاوکاریەکانمان بە پێی پێویستی و احتیاجاتی خەڵک و بە پێی ئەو پێویستیانەی کە حکوومەتە پەیوەندیدارەکان ڕایان دەگەیاند گۆڕی تا ئێستاشی لەگەڵبی ئێمە لە ڕۆژاوای کوردستان لە عەفرینی خۆشەویستی بوچی کوردستان بەردەوامین لە گەیاندنی هاوکاریەکانمان. بەدەمەوە هاتنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکانی 6 شوباتی باکوور و ڕۆژاوای کوردستان ڕەهەندی نەتەوەیی و مرۆیی و سیاسی هەبوو. ئەوەشی سەلماند کە حکوومەتی هەرێمی کوردستان تاکە هیوای سێپارچەکەی دیکەی کوردستانە. وەشمە ساڵق کوردستان 24 هەولێر. ساڵێک بەسەر بوومەلەرزەکەی 6 شوبات تێدەپەڕێت کە باکووری کوردستان و تورکیای هەژاند ئەوانەی ڕزگاریان بووە 6 شوبات بە ڕۆژە شومەکە ناودەبەن هاژە کارەساتی گەورەی تێدا بوو. بەداخەوە چونکە کارەساتێکە لە بیر ناکرێ و ڕزگاربووانی ئەو بوومەلەرزەیە مکاتەڵەن کە هیچ کات 6 شوبات لە بیر ناکەن بە تایبەتی و کاتێک کە هاوار و ناڵەی خەڵکیان لەژێر باڵەخانە و خانوە ڕووخاوەکانە بیست و ئەمانیش نیانەتوانی هیچیان بۆ بکەن. بەڵام لەگەڵەوەشدا کار هەمیشە مرۆڤ هەستێکی هەیە هەستی بەردەوامی واتە هەتا ئەم ژیانە ئەم ژینگەی سەرزەوی بمێنێ و لەبار بێ مرۆڤ ئەو هەستی بەردەوامی ئەمێنێ بۆ ژیان و هیوایەکی ئەمێنێ بۆ ژیان ئەگەر چی چەند کەسێکی لە دەور بڕوات ڕاستە وەکو سەرەتای نابێتەوە بەڵام بەردەوامیەداتەوە بە ژیانی. ئەمە سروشتی ژیانەوە سروشتی مرۆڤیشە ینی خدای گەورە لە کاتی دروستکردنی مرۆڤەکان ئەمەی لە ناخی هەمووان هەر دروست کردووە. ئەگەر وانە بێ نەوە دوای دروست نابێ بێگومان ئەنی دوای هەر کارەساتێک هەر ڕووداوێکی گەورە دوجار ژیان بەردەوامە و پێویستیشە ژیان ئاسایی بکرێتەوە. ساڵێک بەسەر بوومەلەرزەکەی باکووری کوردستان و تورکیادا تێدەپەڕێت بەڵام ئازارەکان هەر تازن. نەسرین ڕزگاربووی بوومەلەرزەکەیە لە ماوەی 1 ساڵدا توانیوێتی زاڵ بێت بەسەر هەموو ئەو شتانەی کە لە دەستی داوە. ئەو ژیانێکی تازەی دەست پێ کردووە و دوکانێکی بچووکی کردووە و خواردن دروست دەکات و دەیفرۆشێت بەو کەسانەی لە ماڵەوە داوای خواردن دەکەن. باسی ئەو شەوە دەکات کە لەگەڵ منداڵەکانی خۆیان ڕزگار کرد و لە بەرچاوی خۆی ماڵەکەی دادەڕمێت و هەموو شتێکی لە دەست دەدات. Korkunç bir yağmur yağıyordu.
şimşek çakıyordu. Böyle باران resmen دەباری sanki bir هەورە تریشقە بوو سەرما بوو دەترسام سەیری ماڵەکەمم کرد دیوارەکان ڕوخان باڵەکۆنەکە کەوتە خوارەوە پەنجەرەکان شکان و دیوارەکان تەقین پەردەکانم بابردی منیش سەیری هەموو ئەمانم دەکرد لەگەڵ دووکچەکەم تا کاتژمێردە لەناو ئۆتۆمبیل ماینەوە کارەبا نەبوو شەبەکەی موبایلیش نەبوو بە ناچاری بەرەوگوندی ماڵی باوکم ڕۆشتین لە ڕێگا بەنزین تەواو بوو لەوێ توانیم پەیوەندی بکەم بە زاوایەکمان وتی ڕاوەستە من بەنزینت بۆ دێنم کاتێک گەشتە لامان ویستمان بەنزین بکەینە ناو ئۆتۆمبیلەکەمان لە ناو ماڵە ڕووخاوەکانەوە دەنگی هاواری خەڵک دەهات تا ڕزگار بکرین ئەو کاتە قەت لەبیر ناچێت ئێستاش گوم لە دەنگیانە بەڵام نەمتوانی هیچ بکەم canlı seyrettim ama ben dışarıdaydım o anda. نەسرین پێشتریش لە شاری هاتای خواردنگەی هەبووە بەڵام بوومەلەرزەکە هیچ شتێکی بۆ ناهێڵێتەوە دوای ئەوەی دێتە ئەنقەرە بۆ ماوەیەکی زۆر تووشی خەمۆکی دەبێت لەگەڵ کەس قسە ناکات خوشکەکەی بە هەموو هاوڕێ و ناسراوەکانی دەڵێ تکایە یارمەتی خوشکەکەم بدەن و داوای لێ بکەن خواردنتان بۆ دروست بکات ئەو چێشتلێنەرێکی باشە من خۆم پارەکەی دەدەم ئێوە تەنها داوا بکەن Çok uzunca bir süre hiç konuşmadım. Hiç kimse ماوەیەکی زۆر لە ماڵی خوشکەکەم بووم هیچ قسەم نەدەکرد تەنها سەیری خەڵکم دەکرد خوشکەکەم بەڕێوەبەری قوتابخانەیە لە ڕێگای واتساپ و گروپێکی دانابوو باسی منی کردبوو بۆ هاوکارەکانی و داوای کردبوو یارمەتیم بدەن بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ ژیانی ئاسایی و داوای خواردن بکەن منیش بۆیان دروست بکەم تەنانەت وتبووی پێویستیشیان نەبوو هەر داوای بکەن خۆم پارەکەی دەدەم من ئەمانە تازە زانێ بوو کە خوشکەکەم چۆن یارمەتی داوم لە ماوەی 15 ڕۆژدا دەستم بە ژیانی خۆم کردەوە تاوای لێ هات ئەم دوکانم دانا ablam çok güzel yemek yapıyor. بەشێکی زۆری ڕزگاربوانی بوومەلەرزەکەی شەشی شوبات ئاوارەی شارەکانی دیکەی تورکیا بوون دوای ساڵێک هێشتا نەیانتوانیوە بگەڕێنەوە شوێنی خۆیان بەشێکیشیان نایەنەوێ بگەڕێنەوە تا کارەساتەکەیان بەبیر نێتەوە ئەفسانە شام محەممەدی کوردستان 24 ئەنکەرە لە باسی کارەساتی بوومەلەرزەکەی شەشی شوبات بابەتی زیاترمان هەیە چونکە تەنیا یەک شوێنی نەگرتەوە بێگومان دەیان بوومەلەرزە لە یەک کاتدا ینی تورکیا و باکووری کوردستانی هەژان ئەمەش ینی زیانی زۆری بە دوای خۆی هێنا ینی زیانەکان ئەگەر تەنیا زیانی ماڵیبان مرۆڤ زۆر بەڕاستی زۆر گوێی پێ نەدەدا دروستە هەکار قورسە لە 20,000 کەس بۆ 30 تا بڕات زیاتر بێ ئەمە خۆی بەلایە کاڵێ مرۆڤ هەرچەند ماڵیشی بڕوا بەڵام سەری نەڕواقینە بەڵام بەداخەوە ئەوان هەرچی سەر و ماڵیان ڕۆشت لەگەڵەوەشدا زیانە ئابوووریەکانی زۆر گەورە بوو چونکە چەندین باڵەخانە خان و کارگەی گەورە خاپور بوون ینی هیچی نەما ئەمە کاریگەری گەورەیە بێت لەسەر ئابووری تورکیا و ڕنگدانەوەشی هەبووە ئێستا بینین کە ئابووری تورکیا ڕۆژ لە دوای ڕۆژ خراپترە بێ هەڵبەت ئەوەش بەشێکی سەرەکیە لەو خراپبوونی هەم ڕێژی بەرزبوونەوەی ڕێژی هەژاریە هەڵاوسانی بەردەوامە ئەمان هەر بۆ خۆی کاریگەری گەوریان هەبوو لەسەر ئەو ئابووری کە ئێستا تورکیا هەیەی زۆر ڕاستە جا زیانە مادیەکان داراییەکان لەلایەک بەڵام زیانە گیانیەکان ئەوانن کە مرۆڤ بەڕاستی دەهەژێنێ ڕادەچڵەکێنێ و زیاتر لە هزر و خەیاڵی کەسانی زیندوو دەوروبەری دەمێنەوە قەدیە lêbirînên ku 11 bajarên Bakurê Kurdistanê vekiribûn hîncî germin. Li gorî amarên fermî divan erdhejan de 50,000 mirovan can daye. Lê di rojên borî de Wezîrê Şaristanî û Bajarvaniyê yê berê yê Tirkiyeyê Murad Kurum ku niha namzedê şaredariya bajarê mezin a Stenbolê yê AK Partiyê gotibû ku di erdhejan de 130,000 kesan can dane. Lê piştî helwesta civakî derket pêş, got ku wî ji bo hemû erdhejên Tirkiyeyê ev amar bilêvkirine. Pisporên erdhejê yên zanîngeha Dîcleyê yên Diyarbekirê jî diyar dikin ku heger avahiyên di erdhejan de zerar dîtibin neyên zexmkirin, dê bi erdhejên 5 pileyî re serûbin bibin. Gereke em bizanbin ku cihê me ev Kurdistana Bakur xusûsen û hemî derê welat hemî jî ji erdhejiyê nekemî Japonyayê. Di Japonyayê de corek di corê faya hene ê xetê şikestiniye qelşê erdê hene li vê dirê 4 xetê herê mezin hene. Yani binêre nêzîkî 300 kilometre dûrî Amedê bû. Mandoreke mezin nêzîkî 500 insan jiyana xwe ji destan û dinyakê avayî hilweşan.
لگوری آمارن داوی ین کج آلیه جورا اندازیارن انشاءات یا دیار بکری و هاتن راگهاندن لدیار بکری 63 آواهین کدوی بلزگینی بین خراب کرن هنه. هر وها هات دیار کرن که 6800 آواهین که بگرانی خسار دیتنه هنه و 3108 آواهی جی وکی خسار نیوگران هاتنه قید کرن. ریوبرین کومله ریوبرنا کارسات و پشتوانی جی بالکشان سر پلانسازی آوانی باجاران که جبو عردهجه چقاس جیانیه. پلانسازی دم هات چکرن پشره آواهی دم تی چکرن لگور زاگونان لگور راستیا خوزای دوی آواهی بین چکرن لگور زاگونا دم مگود زاگون هن لیملی کنترل وینینه جالی سازیه و کنترل نای کرن جالی دولته و گر که آواهین آنجی باجارتن آوا کرن دوی دمه دا وانت خالن کمگود بخوازای را آشتیک و لگور زاگونا لگور راستیا اردنگاریه تفگر چه به باجار بین آوا کرن ام باورن ده باندور اردهجه کمتر به. لگوری آمارن داویج اردهجن 6 سبات و لترکیه و باکور کردستان جسی و 8000 زیده تر اردهج چه بونه. پسپورن اردهجه ده هر درفت ده هشیار دکن که و نیرین آواهیان بیکرن دا که کارسات که مازنتر چه نبه. گلر آدار کردستان 24 دیاربکر. بەڕاستیان بابەتانەی کە ئەیخینە ڕوو بۆ ئێوە لە ناخی دڵەوە هەر یەکێکمانە هەژێنێت بێ تااقەتمانەکە و بێ بە خۆشمان بڵین ببورین کە ئیتر ئەمە ژیانە ئەم کارەساتانەی تایە ئەوانەش مرۆڤن وەکو ئێمە بەڵام ئەوەی مەبەستەکەی ئێمە ئەوەیە کە کاتێک کارەساتێکی لەم شێوەیە گەڕینەوە چەندین لایەنی یاخود ناخۆش و تراژیدی دروستەکە بەڵام لە نێویشیاندا هەندێک لەو چیرۆکانە ئەبنەوە هیوایەک بۆ ژیان ئەبنەوە چیرۆکێک کە تۆ بیرت بێتەوە ئەم ژیانەی ئێستاتیایی زۆر خۆشە زۆر باشە وزەیەکی باشی لێوەربی ئەوە تا کەسانێکن لە دوای ئەو کارە ساتە دەستیان بە ژیان کردوتەوە بۆیە تکایە بەم جۆرە لە ئێمەی وەربگرن ئەگەر چی بابەتەکە بۆ بەیانیان ناخۆشە دڵتەنگمانەکە بەڵام ئامانجەکەی ئێمە ئەوەیە کە ئەو چیرۆکانە بکەینەوە بە چیرۆکێک بۆ ژیانەوەمان وەکو تاواکەری بۆ قسەکەی هاژە کە ئەم پرۆگرامە بکەینە تاواکەری بۆ ژیان و بەخشینەوەی هیوە تەنیا ئەوە نەبێ باس لە ئامار و قوربانیەکان بکەین هەندێک حاڵەتی نامۆش تێدا دەبینی لە کاتی ڕووداوەکان یعنی هەندێک زار چیرۆکێک لە ناو ڕووداوەکە هەیە خۆی بێوەی هیچ شتێک بڵێ دەرخەری ئەوەیە کە هیوا دەبەخشێتەوە ینی بەهۆی ئەو بوومەلەرزەی کە بەتایبەت لە ڕۆژئاوای کوردستان کە بە دەیان منداڵ بێ سەرپەرشت و بێدایک و باوک ماونەوە یەکێک لەم منداڵانە عەفرایە کە لە ژێر پاشماوەی باڵەخانە و خانوە ڕووخاوەکاندا لەدایک بووە و تاکە کەس لە خانەوادەکەی بوو کە ڕزگاری بوو ئێستاکە ئەم منداڵە گەورە بووە ڕاستە ئەمەش نیشانەوەی هەر بۆ خۆی چیرۆکێکە واتە ئەمە ژیانەوەیە ئەمڕۆ تەمەنی عەفرا بێتە ساڵێک و ئەوانەی کە ئێستا بەخیوەکەن ئەخوازن پاشە ڕۆژێکی ڕووناک چاوەڕێ بکە ئەمەش لێرەواڵین هیوادارین ئەو هەموو هاوشێوەکانی دیکە کە لەو کارە ساتەیە ژیان و ماون و بەرگێ و سەختیان گر ئینشەڵا داهاتوویەکی باشیانە بێ زارۆکە کۆ دبن کاڤلان دە ji dayîk bûyî. Nojdaran navê zarokan mucize lêkirbûn. Îro mûma xweya yekem vedimrîne. Efra ku ji erdheja şeşê sibatê li Cindirêsê hatî rizgarkirin, yekem rojbûna xwe di nava malbata ku wê xudan dike, pîroz dike. دراسة ضعيفة كتير وأنا أولادي يعني حتى لنافچه رزگارکری خوندن نینه زاروکن من به خوندن مانه کوره من یه مزن تمنیوی 10 سالن و ناچه دبستانی جبر کو دبستان نینه لو ما از هیوید کم عفرای بکاربه هر دبستانی و باورنامه بلند بدست بخه نخوازم وک زاروکن من یا نفشه نهالی وره الجيل اللي راحت عليه عفرا یەکە ji sedê zarokên ku bêdê û bav mane li Bakurê Sûriyê. Hena jî ji bajarokê Hermiyê Idlibê. Di erdhejê de bav, dêw û xwişkeke xwe ji dest dane. Ew niha digel mamê xwe dijî.
کەسوکارن وێ gelek zehmetî dîtin heta karîn careke din girnijîna wê jê re vegerînin. هناء صارت تسأل عن أهلها وأمها وأبوها. هەنا gelekî pirsa dayîk û bavê xwe dikir. Me jê re got ku ew niha li bihiştê ne. Hêdî rewşa xwe ya nû qebûl dike. Me gelek hewl dan ku girnijîna wê jê re vegerînin. Ez û bapîr û dapîra wê û xaleta wê jî li destpêkê gelekî zehmet bû. Heta niha jî tişt li bîra wê mane. Hêdî girnijîna wê jê re vedgere. Erdheja şeşê Sibatê ziyaneke mezin gihande Bakurê Rojavayê Sûriyê. Seda heştiya avahiyan wêran kirin û ji hev xistin. Li gor desthilata li Bakurê Rojavayê Sûriyê jî bi sedema erdhejê nêzîkî 537 zarokan yek ji dê û bavê xwe ji destan e. 61 zarok jî dê û bav her du jî ji destan e. هەندێک جار مرۆڤ ناچار دەبێ کە شوێنەکەی زێدەکەی خۆی جێبێڵێت ینی ئەگەر پاڵنەرێکی زۆر بەهێز نەبێ بگومان مرۆڤ پەنا بۆ ئەو ڕێگای نابە کە لە شاری خۆی لە وڵاتی خۆی لە کەس و کار و لەو کۆڵانەی کە تێیدا لەدایک بووە بڕوە بۆ شار و شوێنێکی دیکە بەڵام هەندێک جار چیرۆکی زۆر جوان و سەرنجڕاکێش لەو کەسانە دروست دەبێت کە بە ناچاری ژیانی خۆیان دێتن دەڕۆن بۆ شوێنی دیکە ئەو بەهرە و سەلیقەی کە هەیەە لە هیچ شوێنێک نامرێ ڕاستە ئەوە قسەکەی هەکار دروستە بەهرەیەک حەزێک ئارەزوویە کە هەت بێر چەند ماڵیش بەجێ بێڵی بەڵام ئەو بەهرە و ئارەزوو حەزێک کە هەتە لەگەڵ تا یەت ینی ئەتوانی لە کاتێکتر لە شوێنێکی گونجاوتر هەر دەرفەتێکی بچووک هەبێت گەشەی پێبێ هەروەک چۆن نمونەیەکمان هەیە کە باسی حەسەنەکەین حەسەن پەنابەرێکی ڕۆژئاوای کوردستانە و لە کەمپی دارە شەکرانە لە سنووری هەولێر نیشتەجێ ئەم کەمپە لێرەیە و لە تەمەنی بچووکەوە حەسەن ئارەزوی ژەنینی ساز و تەمبوری هەبووە ئێستش لەسەر ژەنینی ئەو ئامێرە بەردەوامە جا لەبەر ئەوەی حەسەن لە سەردەمی منداڵی ئاستەنگ و ڕێگری زۆری لە بەردەم بوو بۆ فێربوونی ساز بەڵام ئێستا سەرڕای ژیانی پەنابەریەتی بووەتە پشتیوان و پاڵپشت تا منداڵەکانی فێری ساز ژەنین بکات ساز و تەمبورا وی تاکەڕێکە ژیانە خۆ مالباتە خوا پێخۆش بکە. ئێشا غەریبی و دەربدەریە 12 ساڵان دناوە ئاوازن وی دە دیارە. زارۆکên wî ji wî fêr bûne. Demadê temenekê piçûk de stranên babê xwe dibihîstin û di gel wî li ser awazên penaberiyê dijenînin. تمانية من 8 صالي بوم أس شعب بابي خوات كير دستراند هنري يعني قالك كيف عم جرده حتى أزدرو نشتم البيشاوي وقافا دستراند من جيت خواس مخوبير دستراند قدنجي من بدار خوش از بسريم از بردوام بكم وطبعا يعني أو قالكي إنه بشتامبو حسن مالباتكا بچوك هيا گو حج هنري دكن سرارایی جیانا پنابریت ناوا کمپاندا لی بابی وان ری ندایا گو چی تشت ببرگیر لبر حزاوان جامش هو قوتي حنجي مليخ من التدريب المالي كده هو قوتي توزك فيرمون أوجي وجيتار جي نفس الوقت أصدع آلة جيتار وطنبور دهش سالیه ده حسن خواب بخواه فێری ژەنینا تەمبورێ کریە و بشیانên xwe karî xwe pêş bêxe got berhemên wî yê taybet jî hene. Niha serarayê koçberiya wî hîn berdewam e û bûye palpişt û piştevan bo zarokên xwe. Da ku giringî bi hez û arazuyên xwe bidin û çi tişt wan nerawestîne. فێری موزیکێک کردن ji ber got em ji gelek tişta mehrum bûn ji ber vî hawî jî ez wan fêr dikim û ez piştgirtiyê ji war digirim û ne ji zarokê xwe tenî zarokê kampêr jî çi zarokê got dixwazin got fêrî muzîkê bin ez amade me û di xidmeta wan de me.
بتلين سازه وگوتن استرالان حسن و خیزاناوی توزا پنابریه لسر ملی خود داوشینن و دوری سنورن کوچبریه دکوین جبوی گشکرنا حز و آرازوی وان او پشتوانی زاروکن خودکا و دتمنکی پچوک دا وان فردکا هفرست رجب کردستان 24 کم پادار شکران لە نیشتیمان و خاک و خۆڵەکەی شاعیران نالی سالم هەموو ئەمانە ئەمڕۆ دەستپێکی خوێندنە یاخود دەرگاکانی قوتابخانە بەڕووی خوێندکاران ئاکرێتەوە لە شارە زوور بۆیە قوتابیان و مامۆستایانی ناوەندەکانی خوێندن لە شارە زوور گەڕانەوە هۆڵەکانی خوێندن هەر لێەوە هاوکارمان ئارام بەختیارمان لەگەڵە بێ ئارام سلااوت لەبێت ئەم کاتت باش ئارام پێمان بڵێ دەستپێکی خوێندن پرۆسی خوێندن لە شارە زوور چۆنە بێ و قوتابیان و مامۆستایان چۆن خۆیان ئامادە کردووە ئاژەبانیتان باش لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زوور 52 قوتابخانەی بنەڕەتی هەیە ئەمڕۆ دەرگاکانیان کردووەتەوە بۆ هۆڵەکانی خوێندن لە یەکێک لە قوتابخانەکانم دیمەنەکان دەردەکەوێت کە مامۆستایان و قوتابیان هاتوونەتەوە ناوەندەکانی خوێندن و یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندنەوە دوێنێش بەڕێوەبەراتی پەروەردە ڕایگەیاند کە ئەمڕۆ دەست دەکرێت بە خوێندن و دەست دەکرێت بە دابەشکردنی کتێب بەسەر قوتابیان مامۆسایەرشم لەگەڵ دەبێت بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە مامۆسا بانیتان باش دەستپێکی خوێندن چۆنە لای ئێوە و چۆن ئەگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن سەرەتا چیەکەن ئەمڕۆ چۆن ینی بڵێ پرۆسەکە ڕێکەکەن سەرەتا بەخێر بێن سەرچاومان عەزەتان کێشا ئێمە قوتابخانەی دەرسیم بەڕاستی لە دوێنێەوە لەسەر ڕاستپاردەی بەڕێز بەڕێوەبەری نوێی پەروەردە سەرجەم قوتابخانەکان ئاگادار کراون کە بۆ دەستپێکردنەوەی دەوام خۆتان ئەزانن مامۆستا لەبارێکی قورسایە بەڵام لەگەڵەوە شانی داوەتە بەر ئەو بارە ناڕەحەتە هیوادارین لە ئایندا حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک لە داواکارەکانی مامۆسایان جێبەجێ بکە و بتوانێت مامۆستا بە دەروونێکی ئارامەوە بێتەوە ناوەندەکانی خوێندن ئێمە ئەمڕۆ سەرەتامانە هەردوو داوامەکەمان بانگێش کردوەوە بۆ قوتابخانە سەرەتا ئەمڕۆ کتێب تەوزیعەکەین بەسەر قوتابیانە و داوامەکانیان بۆ جیاکەینەوە و ڕێژەیەکی باش لە مامۆستا هاتوۆتەوە قوتابیانیش هاتوونەتەوە بەڵام هەندێک ساردیان پێوە دیارە لێرەوە داواکارین لە دایکان و باوکانوە لە سەرجەم مامۆستایان حزوریان نەبێت لە قوتابخانە بۆ ئەوەی بتوانین ئەم ساڵی خوێندن بە سەرکەوتووی بە ڕێکوپێکی تێپەڕێنین ڕاستە بارەی مامۆستایان وەکو پێشترتم نالەبارە بەڵام ئەو ئەرکە قورسە هەمیشە مامۆستا ئەرکی قورسی لە سەرشان بووە هیوادارین ئەم ساڵیش ئەو ئەرکە قورسە لە سەرشان بگرێ و بتوانێت ئەم ساڵی خوێندن تێپەڕێنێ ئینشەڵا لە ئایندەی نزیکە حکوومەتی هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر جێبەجێکردنی داواکارەکانی مامۆستا بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە خۆتانەزانن یەکێکە لە پرۆسە حەساسەکان لە هەر وڵاتێکە هەر وڵاتێک بناغی پێشکەوتنی هەر وڵاتێک و هەر نەتەوەیەک و هەر میلەتێک خوێندنە پێگەیاندنی نەوەکانی دوا ڕۆژ لە خوێندنە هیوادارین بتوانین بە هەمومانەوە ئەم ساڵی خوێندن سوودێک بگەین بۆ قوتابیان و قوتابیانمان بەسەر بەرزانە ئەم ساڵی خوێندن تێپەڕێن مامۆستاوانی ئاگادار بیانی ئەمڕۆ سەرجەم قوتابخانەکانەوە 52 قوتابخانەیە هەیە دەوامەکە ناسایوەکویەوە بە تاکیدەوەی سەمن هاتم لە ماڵەوە هاتم بۆ ئێرە خوێندکاران و قوتابیانمە بینی بۆ قوتاب بۆ ناوەندەکانی خوێندن ڕۆشنەوە دەرگای مەکتەبەکان کراوەتەوە ئاروەکو و مەکتەبە ئێمەکەی بینن مەکتەبەکانی کەش بە هەمان شێوە ئاگاداریان پێدراوە کراونەتەوە و ناوەندەکانی خوێندن کراوەتەوە هیوادارین گڕوتینێکی زیاتری پێ بدرێ بۆ ئەوەی بتوانرێت وەکو ساڵانی پێشوو هیچ نەبێ وەکو ساڵانی پێشوو ئەم ساڵی خوێندنیش بەسەر بەرزانە تێپەڕێنی سپاس مامۆستایش کە لەگەڵمان بووی هاژە ئەمێ هەنێک لە دیمەنەکان بگوازمەوە بەشێک لە قوتابیان بە تایبەتی ئەو قوتابیانی کە یەکەم ساڵی خوێندنیانە زۆر بە دڵخۆشیوە هاتوون بۆ قوتابخانە و ینی لە ڕوخسانیان دەرەکەوێ کە دڵخۆشن کە ئەمڕۆ هاتوونەتەوە بۆ خوێندن و بۆ ناوەندەکانی خوێندن دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی کە ماوەیەکە بەهۆی بایکۆتی مامۆستانی ناڕازیەوە ڕاگیرا بوو
بەڵام وەک بەشێکی زۆر لە قوتابخانەکانی ناوەندی سلێمانی ئەمڕۆژ لە قەزای شارە زۆر دەستپێکردنەوەی خوێندن و دەستپێکی پرۆسی خوێندن دەستی پێکردووە و مامۆستایان و قوتابیان هاتوونەتەوە بۆ ناوەندەکانی خوێندن ئەگەرچی مامۆسایان ئەڵێن سەرباری ئەو دۆخە ناخۆشەی کە مامۆسایانی تایە بەڵام ئەوان ئەو ئەرکیان گرتووەتە ئەستۆ بوو ئەوەی ینی داهاتووی ئەم قوتابیانە نەکەوێتە مەترسیەوە ئەم ساڵ توان پرۆسی خوێندن بە سەرکەوتووی بەڕێ بکەن. ئارام بەختیار پامێرمان لە شارە زورۆ لەگەڵ مامۆ سپاس بۆ تۆ ئارام هیوای سەرکەوتن بۆ قوتابیانەش دەخوازین کامڕۆ دەستیان پێ کردەوە بە هیوام ساڵەکەیان بۆ قەرەبوو بکرێتەوە بەوەی کە لە ماوەیەکی کورت زۆرترین وانە بخوێنن بۆ هیوای. بابەتێکی دیکەمان هەیە وەکو تەوەری سەرچی ئەمڕۆ لە پرۆگرامی بیانی 24 قسەی لەسەر دەکەین بابەتی هوەریە هوەری کاریکاتێر یەکێک لە هوەرانەی کە لە جیهاندا زۆر گرنگی پێدەدرێت و هوەرەشی باڵایە و ئەو کەسانێک کە کاریکاتێریستن بەڕاستی کاریگەریان زۆر جار لە راپۆرتەکانی تەلەڤیزیۆنی لە نووسینی ڕۆژنامەوانی لە هەموو ئەوانە ڕەنگە زیاتر بێ وێنەیەک دەکرێت نەقدێکی زۆر گەورە دروست بکە و ڕەنگە ببێتە هەندێک جار هۆی گۆڕانکاری و کۆکردنەوەی دەنجی خەڵک. دروستە هەڵبەت ئەویش یەکێکە لە هوەرەکان هوەریش هەمیشە زمان حاڵی هەر ڕوودا و کارەسات و هەر مێژوویەک بووە کە لە مێژووی مرۆڤایەتیدا ڕوویداوە بۆیە ئەبێتە زمانی یەکێک لەو زمانانەی کە گێڕانەوەی ئەو بابەتانەیە یاخود وێناکردن و تعبیرکردنە لەو بابەتە بۆیە بە گرنگی دەزانین کە ئەمڕۆ لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر بکەین لەگەڵ بەڕێز جەبار سابیر قادر وەکو کاریکاتێرست کە میوانی ئەمەیە بەڕێز جەبارم کاتت باش بەخراتی ئەو کاتتان زۆر سپاس بووە و دیمانەیە هیوادارم بتوانم خزمەتتان بکەم. زۆر زۆر خۆشحاڵی زۆر سپاس. مامۆستا پێمان بڵێ هوەری کاریکاتێرست چییە؟ ئەم هوەرە لەکەیەوە سەری هەڵداوە و بۆ چیش بەکار هاتووە؟ هوەری کاریکاتێر طبعاً بەشێکی گرنگی هوەری شێوەکاریە. ئەو هوەرە لە سەدەی 16ەوە تقریبان سەری هەڵدا ئەو کاتی کە بۆ کاری ڕۆژنامەوە نیشتووە بەکاریان دێنا ئیدی هوەری کاریکاتێر بریتە لەو زێدەڕوویەی لە شکل و شێوە دەکرێتن بۆ ئەو بابەتانەی کە باسی دەکرێت ئیترچە بابەتی کەسایەتی ئەوکان بیا خودت بابەتێکی ڕۆژنامەوانی بیان ڕۆژانەی کۆمەلگا بێتن. چەند زۆر کاریکاتێر هێمە مەستەزەبات کاریکاتێر زۆری زۆرە خۆی ئەوەی ئێمە کە پێی دەڵێن کاریکاتێر کارتۆنیشمان هەیە و کاریکاتێریشمانێ کاریکاتێر بریتە لە وێناکێشانی کەسایەتیەکان بەدەستکاری لە شکل و شێوەکان و زێدەڕۆیی لە شکل و شێوە بەپێی تایبەتمەندی ئەو کەسایەتی جار هەیە بۆ ناودەنگ و بۆ گەورەی کەسایەتێکە دەگەڕێتەوە زاری شوێ بۆ تەنز لێدان و گاڵتە جاری بۆ ئەو کەسایەتیانە دروست دەکرێت و چێشرێ ئەوە بەنسبەت کاریکاتێر. ئەمە کارتۆن ئەویش هەر کاریکاتێرە بە زمانی ئێمە بەڵام بخۆی باسی ئەو کێشە و گرفتانە دەکاتن کە ڕۆژانە ڕوودەدانە ناو کۆمەلگا ئیتر یاخود دیاردا ئەو دیاردانەیە کە لە ناو کۆمەلگا هەیە بە دیاردەی ناشیرن یاشتی وانە هوەرمەند پەنا دەباتە بەر ئەوە وێنای دەکاتن و بۆ ئەوەی خەڵکی لێ ئاگادارکاتن. باشە مامۆستا جەبار بابزانین دەستپێکی کارەکانی تۆ لەم هوەرەدا لەکەیەوە بوو؟ خۆی لە ڕاستیدا من هەر لە منداڵیەوە خولیایی وێنە کێشانم هەبوو زیاتر هوەری شێوەکاریم دەکێشا بەڵام تر لە هەشتایەکان زیاتر هەوڵمدا بچمە ناو دنیای کاریکاتێر ئەو کاتکە لە زۆربەی ڕۆژنامە و گۆڤارەکانی پێشان هوەری کاریکاتێر هەبوو ئیتر منیش خولیام کەوتە سەر ئەو هوەرە و ئەوە بتوانیم یەکەم کاریکاتێری خۆم لە ساڵی 92 بڵاوکەمەوە و پاشان بۆ چەند ساڵێک بەردەوام بووم ئیتر وازم هێنا هەتا بەو دوایە دەستم پێ کردەوە. ینی 32 ساڵ پێش ئێستا یەکەم بەرهەمت بڵاو کردەوە. زۆر جاریانی ئەو کاریکاتێرستەکان تووشی گرفت دەبن لەگەڵ ئەو کەسانەی کە بابەتیان لەسەر دروست دەکەن
ئەویش هەندێک جار بەهۆی تێنەگەیشتنی ئەو کەسانەوەی کە بابەتەکەیان لەسەر دروست دەکرێت ینی سینگیان زۆر فراوانیە ناتوان وەکو ڕخنا هەندێک جار قبول بکەن تووشی و حاڵەتانە هیچ بووی بە خودای ئەزانی سوێن لە کۆمەلگایمە کاریکاتێر هێشتا بە تەواوی خەڵک شارەزان نەبووە لێ بە تایبەتی خاستن کێشانی وێنەی کەسایەتەکان تۆ خەڵکانێک وای لێکە دەنەوە کە تۆ بۆ گاڵتە زاڕیتە نازانی تۆ کە وێنای کەسایەتێک دەکێشی زۆر جاران مەبەستی گەورەی ئەو کەسایەتیە ئیتر تۆ حتمما ئەگەر ئەو کەسەی بەرامبەرت بە غەڵەتی بخوێنێتەوە تووشی کێشە و گرفت دەبێت بەڵام من زیاتر وێنەی کەسایەتەکان ناکێشم زیاتر ئیشی کاریکاتێری تر دەکەم کارتۆن بڵێ ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە دێتە پێش ئەو ڕووداوانەی ڕۆژانە دێتە پێشمان یاخود ئەو کێشە و گرفتانەی ناو کۆمەلگایە ئیتر کێشە و گرفتی کۆمەڵایەتی بێ ئابووری بێ یاخود ژینگە بێ هەر بابەتێک بێتر پەنجە لەسەر ئەو کێشە و گرفتاندا دەنەوە وێنای دەکەین باشە مامۆستا بۆچی هوەری کاریکاتێر دروست بوو ینی کاریکاتێر بۆ خۆی کاریکاتێر بەشێکی گرنگی ڕۆژنامەوانەیە ئیتر هەر ئەوە بوو کە وایان کرد هونەرمەندانی سەدەی 16 بتوانن ئەو بابەتە بێنە ناو کاری ڕۆژنامەوانی وەش بوو لە بیدایەت بە ڕەش و سپی لە بە قەڵەمی حبر دەکێشرا لەبەر ئەوەی ڕۆژنامەکان چاپەمەنی ڕەنگا و ڕەنجیان نەبوو ئیتر بۆیە هەروە هاتە ناو کایە و ئیتر ئەو هونەرە بابەتێکی گرنگی هەبوو لەبەر ئەوەی هونەری کاریکاتێر پێویستی بە هیچ زمانێک نییە و بە ئاسانی دەگاتە خوێندە ینی خوێنەر یاخود بینەر شەرنێ بینەرەکە خوێندەواریش بێ کە لە پەر ڕۆژنامەیەک کاریکاتێرێک دەبێنێ یەکسەرتی دەگا لەبەر ئەوەی هیچ ئاماژەیەک بە نووسین و شتیوانە ئیتر تەنها هێڵە و سنبلەکانە کەوا دەکا ئەو بینەرە بزانێ ئەم کاریکاتێرە مەبەستی چییە زۆر ڕاستە جا یەک شتی دیکە هەیە ینی ئێستا بۆنمە کاتێک کە هەڵبژاردننی وڵاتان نزیک دەبێتەوە بە تایبەت وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کاریکاتی ڕۆڵی زۆر هەیە بۆ بەکارهێنانی ئەو ململانەی و یاخود پرۆپاگەندە لە نێوان دوولایانی و یان زیاتر لایەنانی سیاسی کە هەیە بۆ وەرگرتنی پۆستی گەورە یاخود پۆستی سەرۆکایەتی وایە بەڵێ تەمان کاریکاتێر لە کاتی هەڵبژاردنەکان یاخود هەر بابەتێکی تریان هەر ڕووداوێکی گرنگی جیهانی ئیتر کاریکاتێرس دەبێت زۆر بە ئاگا بێ زۆر دائیمەن وەکو بڵێ متابعی هەموو خەبەرەکانی دنیا بکە بزانێت چی دەگوزارێ و چی هەیە ئیتر دەتوانێت ڕۆڵی خۆی تێدا ببینێ یاخود کاریکاتێرێک دروستکە لەسەر ئەو بابەتەی کە بابەتی ڕۆژە ئیتر بابەتی هەڵبژاردن بیان بابەتی کارەساتەکان بیان هەر بابەتێکی تری سیاسی یان بابەتێکی تر بێت باشە مامۆستا ئەوەی لە ناو وێنەی کاریکاتێرەکانی بەڕێستای بینین لەبەر چاوی ئێمەیە هەندێک لەوانە بەرهەمی زۆرت هێناوە بەرهەمەکانی تۆ زیاتر لە ڕووی ڕەخنە و تەنزەوە ڕەنگەداتەوە یاخود چ لایەنێکی دیکەشە لە ناو کاریکاتێرەکانە بابەتەکانی من بابەتی زۆرن مەبەست لێرە من تەنها ڕەخنە و تەنز نییە تۆ ینی مەبەست چییە لە کاریکاتێر مەبەستەکەی تەنها ئەوەیە ئەو پەیامەی هەیەتت بیگەێنیە چاوی بینەر ئیتر هەر دیاردیەکی ناشیرن یاخود دیاردیەکی کەم و کوڕی هەبێت لە ناو کۆمەلگا من هەوڵەدەم پەنجەی لەسەردا بنێم مەبەستیش لێرە چییە تەنها ئەوەیە ئاگادارکردنەوە و هوشیارکردنەوەی بینەرە کە ئەو کەم و کوڕیانە ئەو زانە بە سلبیانەی کە هەیە یاخود ئەو بابەتانەی کە پێویستە چارەسەری بکرێتن مەبەستەکە لێرە لە کاریکاتێر بۆ دۆزینەوەی چارەسەر و بەدەمچوونی ئەو کێشە و گرفتانەیە کە هەیە نەک تەنها بۆ گاڵتە زاری و تەنزلێدان هەر بخۆی هەدەفەکە دەبێت هوشیارکردنەوە بێگە هوەرێک بۆ هوشیارکردنەوە و خزمەتی گەل نەبێ تۆ تەنها بۆ ڕەخنە و گاڵتە زاریت بێوە ناچێتە قالبی ئەو هوەرەی کە تۆ خزمەت بەگەل بکاتن ئەمۆستا پێم وایە جگە لە ناوخۆ هەندێک جار کارەکانی تۆش لە گۆڤار و ڕۆژنامەکانی دەرەوەش بڵاو دەکرێتەوە وایە بەڵێ من زیاتر بەشداری پێشانگا و پێشبڕچێ جیهانیەکان دەکەم تا ئێستا توانیتم مەسەلەن لە زۆربەی پێشانگا و پێشبڕچێ جیهانیەکان تقریبەن لەم ساڵانەی دوایی بەشدار بوومە و تێدا کارەکانم نمایش کراوە لە پێشانگا جیهانیەکان و یانە ناو کەتەلۆکی ئەو پێشانگایانە و هەروەها چەندین بڕوانامەم بەدەستێناوە لەم بوارە بڕوانامەی بەشدار بوون
و ئێستاش کارەکانم زۆر لە گۆوارە جیهانیەکان بڵاو دەکرێتەوە لەوانە گۆڤاری جیهانی کاریکاتێرستانی جیهان یان گۆڤاری پانزەی ئەرجەنتینی کە ژمارە بە دوای ژمارە لاپەڕێکی بۆ من تەرخان کردووە و هەروەها گۆبارێکی تر هەبوو لە ئەندەنووسیا لە مالیزیا دەردەچوو ڕۆزی میناو بوو و لە تورکیا لە چەندین جار لە گۆبارەکانی ئەوێ کارەکانم بڵاوبووە تۆ لەیتر لە مسری و لە زۆر وڵاتی تر بەشداری بۆ بڵاو دەکرێتەوە کارەکان خۆش باشە مەم سە تا ئێستا چەند بەرهەمە هەبووە وڵا بەرهەمەکان ئەژمار ناکرێت ماشەڵڵا نازانم بڵێم 200 300 زیاترە ینی ئەوەی کە تەنها کە بەشداری پێشەنگاکان بوو 150 پێشەنگا زیاترە ئیتر تۆ هەر پێشەنگایەک و چەند بابەتێکدا دەبەزێنی نازانم کارەکانم بە حقیقت هەندێک جاریش بۆ گۆڤار و ڕۆژنامە و هەندێک بۆ چاپکردنیانی زۆر زۆرە بابەتەکان زۆرن ئیتر هەموو بابەتێکیش ئەوە نییە مەسەن بابەتی ڕۆژە بەس بەکەڵک ئەو ڕۆژە دێ و تەنها چونکی دەبینی ڕووداوێک ڕوویداوە لەو ڕۆژە تۆ کاریکاتێریی بۆ دەکەی ئیتر کە بڵاوت کردەوە پاشان بەکەڵک بۆنەی تر نایێتن بابەتەکە بابەتی ڕۆژە بابەتی تریشمان هەیە بۆ هەموو سەردەمێک دەبێت بەڵێ باشە مامۆستا ئێستا زانین تەکنەلۆژیا بەشێکی سەرەکی و گرنگە لە ناو ژیانی مرۆڤایەتیە هەڵبەت ئەمەش کاریگەری هەیە لەسەر هوەرەکان هوەرەکەی تۆ وەکو کاریکاتێر تا چەند توانیوێتی سوود لە تەکنەلۆژیا و بابەتی دیجیتاڵی ببینێت خۆی لە ڕاستیدا من ئێستا کارەکانم بەنسبەت کاریکاتێرەکان کارتۆنەکان یانی ئەوەی کە پێ دەگوترێ کارتۆن زیاتر گرنگی بە بابەتی تەکنۆلۆژیایەکە دەم من وێنەکان دەکێشم لەسەر لاپەڕەیەک کە کێشامی تر دەیهایەمە ناو کۆمپیوتەرەکەم لەوێ کاری ڕنگکردن و کاری دەستکاری بۆ دەکەم ئیتر تەنها هێڵەکانە لەسەر کاغەز دەیکێشم بەڵام بۆ کێشانی پۆرترێتێک ئەوە هەر هەمووی بەدەستی دەیکێشم و بەبێ بەکارێنانی تەکنۆلۆژیە بەڵام بۆ کارەکانی تر ئێستا مەسەلا ئەم کارە هەر هەمووی بەدەست کێشراوە هێڵەکانی بەڵام باقی ڕەنگەکان بە کۆمپیوتەر کراوە پەنام بردوێتە بەر کۆمپیوتەر ئیتر ئەوە شێوەکەی ئاسانترە و جوانتر خۆی نیشان دەدا زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی بەڕاستبێت ئەو وێنەیە تەبان ئێستا و کاریک ئەو کارتۆنە بۆ هەموو سەردەمێک دەبێت کارتۆنەکە بریتە لەوەی باچەکەکان بەهاڕین و لە ناو بین دا و دەرمانی پێ دروستکەین یاخود بیکەینە بوارێکی تر ینی ئەو کەرتی سەربازی باوێنە خزمەتی کەرتی تەندروستی یان کەرتی تر ئیتر ئەوە باشە مامۆستا بۆ من بیرکردنەوە لێکدانەوەم جیاواز بوو بۆ ئەو وێنەیە چۆن بە جۆرێک کە سەردەمێک بابگەڕینەوە سەردەمی کۆرۆنا وڵاتە زلهێزەکان لە بری فرۆشتنی چەکەکانیان لە بەرەوەی هیچ شەڕێک ڕووی نەئەدا بتوانن هەوڵی بۆ بن تا چەکەکانیان بفرۆشن بە شێوازێکی تر ئەم چەکانە یاخود ئەم فرۆشتنی لە ڕێی چەکەوە هەبوو کردیان بە ڕێگەی دەرمان بۆ کۆی کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی بەشێک بوو لە سەرمایەدارکردن و پڕچەککردنی چەندین وڵاتی زلهێز ئەمە بیرکردنەوەی منە جا نازانم هەڵەمیە نانە بیرکردنەوەکەی تۆ تەواوە دروستە بەڵام ئەوەی من مەبەستمە لەو کتابلوێ ئەوەیە باچەکەکان لە ناو دەین بیکەینە کەرتی ئەسکەری بکەینە خزمەت کەرتی تەندروستی یەک لە ینی خاڵە هەرە جوانەکانی و هوەرەوەیە کە چەندین لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت لە هەمان کاتە هەمووشی هەر دروستە ناخۆی ڕاست ئەمە لە بە حکمی ئەوەی لە سەردەمی کۆرۆناش کێشرا ئەمە هەر ئەو کاتی بوو بە هەوڵ دەین بیکەینە کەرتی تەندروستی ئەوە بوو بۆ سەردەمی کۆرۆناش کێشرا دەرخەری ئەوەشە ینی توانا و سەلیقەی هونەرمەندەکەی کاتێک کە زۆرترین ڕاو بیرکردنەوەی جیاوازی لەسەر بۆ تێگەیشتن لە وێنەوە لە کاریکاتەرەکە مامۆستا لە ناو خۆ ڕای تۆ لەسەر کاریکاتەریستە کوردەکان پێی دوای کاریکاتەریستی زۆر باشمان هەیە یان هێشتان ئاسیان نەگەیشتوێتە با بڵێن لیڤڵێک کە ناویان لێ بنێن کاریکاتێرست چۆن ینی بەگشتی پێناسی تۆ بۆ کاریکاتەریستەی کوردستان چۆنە لە ڕاستیدا ئێمە بە حقیقەت ینی میلەتی کوردیش وەکو هەموو میلەتانی تر زۆر کاریکاتێریستی بەتوانامان هەن بەڵام کێشەی ئێمە لە کوردستان لە پاش ڕاپەڕین هەتا ساڵانی تقریبن 15 ساڵی لەوە پێژیان 10 ساڵی لەوە پێش گرنگێکی زۆر دەدرا بە هونەری کاریکاتێر ئیتر چەندین گۆڤار و ڕۆژنامە وەکو بڵێ دەربارەی کاریکاتێر هەبوو هونەرمەندانی زۆر باشمان لێ هەڵکەوت ئەو کاتی
بەڵام بە حکمی ئەوە ئێستا ڕۆژنامە گۆڤارەکان هیچ گرنگێکی وا نادەن بە کە هوەری کاریکاتێر بۆیە هوەرمەندانی کاریکاتێر تقریبن هەمووی کشاونەتەوە بە حکمی ئەوەی ئێستاکە کابرا ناتوانێت بژێوی ژیانی پەیدا بکات ئەگەر خەریکی هوەری کاریکاتێر بێ و کە کەسیش گرنگی پێ ناداتن دەنە هوەرمەندی زۆر بەرزمان هەن و ئێستاش چەندین لە هاوڕێیانم لەگەڵ من بەشدارن لە پێشەنگا و پێشبڕچێ جیهانیەکان ینی بەڕاستی هوەرمەندانی زۆر بەتوانەمان هەنە و هیچیان کەمتر نییە لە هوەرمەندانی جیهانی وەڵامی تر ئەو بوارەی لەوێ هەیە و گرنگی دانەی لەوێ هەیە لێرە نییە بەداخەوە ئەمانە هەمووی بڕوانامان وایە بەڵێ ئەو بابەتان تەقمانش بەشێکی لە کارەکان بڕوانامانەیە کە لە پێشەنگا جیهانیەکان بەدەستم هێناوە کە تێدا بەشدار بوویمە بەڵێ ماشەڵڵا بڕوانامەی زۆر باش شایستەی خۆتان مامۆستاجی شانازین ئێوە هەڵبەت ئێوەش بوونەتە پارچەیەکی دیکە بۆ تەواوکردنی تەواوی ئەو تابلۆی پێوترە هوەری کوردستان سوپاس جێگەدەستان دیارە بۆ هیوین کە لە داهاتوشدا چەندین نەوەی دیکە و قوتابیانی بەردەستی ئێوەی مامۆستایان بگەنە و ئاستی ئێوە و بەردەوامی بە هوەرە بدەن زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵبووین لەگەڵمان و بابەتەکان بەڕاستی هەر بەرلەوەی کە دەست بە تەوەرەکەمان بکەین سەیرم کرد زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هیوای تەمەندرێژی بۆ تۆ بۆ تاوای هوەرمەندانی کوردستان سپاسان دەکەم منیش سپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم سوپاسی ئێوەی بەڕێزی دەکەم بۆ گرنگیدان بەم بابەتە و هیوادارم زیاتر گرنگ بەو بابەتە بدرێتن بە تایبەتی هوەرمەندان بە هەموو جۆرەکانیەوە و هوەری کاریکاتێریش بە تایبەتی لە کوردستان ئینشاڵڵا زیاتر بەرەو پێش دەچێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس منیش خۆشحاڵ بووم. کەش و هەوا دوێنێ و پێرێش پێم وایە بەفرێکی باشە بوو بە تایبەت دوێنێ بەفرەکە هەر زۆر بوو خەڵک حەزی دەکرد بڕواتە دەرەوە و ئیتر کەشێکیە جوان بۆ نەگرتن و تۆمارکردنی هەندێک یادگاری ئەم ڕۆژ کە بەیانی هاتم بەڕاستی تەم و مژێکی زۆر بوو ینی هەرماژەکان بۆ بوو کە ئەو بەفرە هەر هەیە بەردەوامی هەیە بەڵام کەشی تەماوی زۆر جوانە ینی چێژێکی زۆر تایبەتی هەیە لە بەرەوەی کەمتر دەنگ کاریگەریە بێت دەنگەکان کەمتر و کەپترە بن جیهان هەستەکەی لە ئارامیەکی جوانەوە نیە جاخۆی ئەگەر بەیانیش بێ هەر دەبێتە دوو جار جوانێ بێگومان بە بزانین شارەکانی کوردستان بە گشتی ئەمڕۆ پلەکانی گەرما و کەش و هەوا چۆنە لەکوێ بارانە لەکوێ بەفرا بێکەوە دەبینین.
دوایین بابەتمان لەسەر ئەو بابەتە بوو کە لە سەرەتای پرۆگرامەوە نیشانماندان کە لە چین ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی وڵاتەکە دەستیان پێ کردووە و ئەو ساڵە بە ساڵی ئەژدیها ناسراوە و بازار و شەقامەکانی چینیش بە بووکەڵە و ئەژدیها ڕازێنراونەتەوە. چەند ڕۆژێک ماوە بۆ ساڵی نوێی چینی، بەڵام دانیشتوانی گوندێک لە باکووری پەکینی پایتەخت بە ئامادەکردنی بووکەڵەی ئەژدیها و لێدانی دەهۆڵ و ئامادەکردنی خواردنی کللتوری پێشوەختە ئاهەنگەکانیان دەست پێ کردووە. ئەمساڵ ساڵێکی خۆش دەبێت لەگەڵ هاتنی ساڵی نوێ ساڵێک دێتە سەر چەمەنمان هەمومان لێرە خواردن دەخۆینەوە بۆ ئەو بۆنەیە خۆمان ڕێک پۆش کردووە خۆشحاڵین لێرە نمایش دەکەین و هەموو چاوەڕێی ساڵی نوێین. ساڵی داهاتووی چین بە ساڵی ئەژدیها ناسراوە. بازار و شەقامەکانی پەکین بە بووکەڵەکانی ئەو بوونەوەرە ئەفسوناویە ڕازێنراونەتەوە کە لای چینیەکان سیمبولی هێز و دادپەروەریە و بووەتە سیمبولی نیشتیمانیان. ساڵی ڕابردوو هەموو شتەکان بە باشی بەڕێوەچوون کەسانی پێگەیشت و منداڵەکانی سەلامەت بوون. هیوا خوازم ئەم سەری ساڵەش بەم جۆرە بێت و هەموو کەسێک باش بێت. هەڕەشەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتە کەمیان کردووە و ئێستا خەڵکەکەی دەتوانن ئاهەنگی سەری ساڵ بگێڕن. دەسەڵاتدارانی چین مەزندەی دەکەن ئەمساڵ خەڵکێکی زۆر بەشداری لە بۆنەی سەری ساڵ و فێستیڤالەکان بکەن و تەنیا لە فێستیڤاڵی بەهارە 9 ملیار گەشت لە وڵاتەکە ئەنجام بدرێت. بابەتی هوەری بابەتی هۆشیاری و دەستپێکیشمان ئەو بابەتانە بوو کە ساڵێک لەمەوبەر ڕووداوە گەورەی باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان بوو کاتێککە بوومەلەرزە بەشێکی زۆری شارەکانی باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستانی کردەوە ئەمەمان وەکو بێرێنانەوە و دەرخستی کۆمەڵێک چیرۆک و کاریگەری دوای ڕووداوەکە بۆ ئێوە خستە ڕوو بە هیوام ڕۆژێکی زۆر باش و ڕۆژێکی زۆر خۆشتان هەبێت. سپاس کە بینەر و بیستەر بوون.